خانمێکی کە پرسیاری کردووە ئەڵێ سڵاو بەڕێز چارەسەری کیسی هێلکەدان چییە؟ ئێمە کیسی هێلکەدان چەندەها جۆری هەیە، هەر لە فرەکیسی هێلکەدانەوە هەمانە کە شتێکی زۆر باوە ئیسەکە. ئێمە لە بەرنامەیەکی تایبەتی پێشتری تاوەری تەندروستی سمارتە ئاماژەمان بۆ بەرنامەیە و بە تێر و تەسەلی باسی فرەکیسی هێلکەدانمان کردووە. بەڵام کیسی تریشمان هەیە، بۆ نمونە کیسی ئاوی سادەمان هەیە کە لەمە جاریوا هێلکەیە کە زیاد لە حەجمی خۆی گەورەترە بێ کیس دروستەکە. ئەمە هیچ عیلاجێکی نایە، زۆربەی کات لەگەڵ سووڕی ماڵانە خۆی نامێنێت. کیسی ترمان هەیە کیسی خوێنینە کە پێوترێ کیسی چکولێتی یاخود ئیندۆمەتریۆما. ئەمە کیسەکە خوێنی تایە کە ئەمە بەهۆی بوونی ناوپۆشی مناڵان لەسەر هێلکەدانەکانم کیسە دروستە بێت. ئەمەش زۆر جار بە چارەسەری دەرمان ئەڕوات، بەڵام ئەگەر هەر زۆر زۆرمایە و چارەسەری دەرمان چارەسەری نەکرد یاخود کیسەکە زۆر گەورە بوو لاوانە پێویستی بە نەشتەرگەری بێ. کیسی تریشمانەیە چەندەها جۆری کیسی ترمان هەیە، کیسی دێرمۆیدمان هەیە کە لە ناو خەڵکا پێوترێت کیسی چەوری. ئەمەش کیسێکە کە بە چارەسەری دەرمان ناڕواتە ئیلا بێ بە شێوەی نەشتەرگەری لا بڕێت و دوای ئەگەڕێن بۆ کیسەکانی تر کە زۆر گەورە ئەبێت جاریوا ئەم کیسانە بێ بەگرێ و بێ بە گرەی خوا نەخواستە شێر پەنجەی. بۆ ئەگەر هەچ کیسێکە بوو پێویستە سۆنەری بۆ بکرێت تاکید کە لەوەی جۆری کیسەکە چیە و بە پێی جۆرەکەی چارەسەرەکە وەرگری بەڕێز.